بەغدا و چاوکەوتنیان کۆبوونەوەی لەگەڵ گەورە بەرپرسانی عێراقدا. نێراومان بەغداوە لەگەڵمانە. مححمود سڵاو لێبێ، زانیاری نوێ چییە لەسەر بەرنامەی وەفدەکەی هەرێمی کوردستان بۆ بەغدا؟ سڵاوتان لێبێ کاک بەختیار، سڵاو لە بینەرانی پێیان. لە ئێستادا ئەو وەفدەی لە هەرێمی کوردستانەوە هاتوونەتە شاری بەغدا بەمە بەستی گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکانی عێراقی، بە تایبەت لایەنە بەرپرسەکانی شاری بەغدا کە پێکهاتوون لە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ممکنە لە داهاتووشدا سەرۆکایەتی کۆمار و ئەوە وەکو لایەنی فعلی وەکو لایەنی حکومی سەبارەت بە لایەنەکانی تریش وەکو لایەنە حیزبیەکان ئەویش لە بەرنامەی کارایە کە سەردانی تەواوی ئەو لایەنانە بکەن کە لە بەغدا قەرار بەدەستن و بڕیار بەدەستن و کۆمەڵێک بابەت و قسەی جۆراوجۆر و قسەی زۆر گرنگ هەیە لە ئێستادا ئەو وەفدەی کە لە هەرێمەوە هاتوونەتە بەغدا قسەی لەبارەوە بکەن لە ئەولەویاتی کاری ئەو وەفدا خەمخواردنە لە و بژێوی خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و دواتر ئەو ناوچانەی کە لە ئێستایا لەژێر دەستی کورد هاتوونەتە و بابەتی سەرەکی زۆر گرنگ کە باسی لێوە بکرێ بابەتی بژێوی ژیانی خەڵک و موچە و قوتی. زۆر باشە. جگە لە ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵ ئارامشێخ محەممەد جەگیری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دوانی و ڕۆژ لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆ دەبنەوە، بڕیارە لەگەڵ چیتر کۆبوونەوە و گفتوگۆ بکەن لەگەڵ حیزبەکانی عێراق و حیزبانی لەوێن گفتوگۆ دەکەن؟ خۆی ئەو دانیشتنەی لە ئێستا بەڕێوە ئەچێ. من ئێستا لە ماڵی ئارامی شێخ محەممەدەوە قسە لەگەڵ بەڕێستان ئەەکەم. لە ئێستادا زۆر سپاس بۆ محمود سپاس دەکەین. کۆنگرێکی ڕۆژنامەنووسی هەیە لە